زیاتر لە 2000 خێزانی ناوچەکانی پارێزگای دیالە ماوەی 3 ساڵە ئاوارن و هێشتا ڕێگای گەڕانەوەیان بۆ سەر ماڵ و حاڵیان بۆ خۆش نەکراوە. ئەوان کە ئێستا لە قەرەتەپە نیشتەجێن سکاڵای خراپی ڕەوشی ژیانن لە ڕێگای ئێمەوە بە جیهان دەگەێنن. ئەم هاوڵاتیە وێنەی ماڵە ڕووخاوەکەی نمایش دەکات کە داعش پێش 3 ساڵ لە ناوچەی حەمرین خانووەکەی تەقاندووەتەوە. ضحية مال الحرب والله نريد نرجع بس بيوتنا بتفلشة. ئێمە قوربانی جەنگین پێمان خۆشە بگەڕینەوە ناوچەکانمان بەڵام خانووەکانمان وێران بووە و هێشتا کێشەی ئەمنیش لە سنوورەکەدا ماوە ناتوانین بگەڕینەوە. اي والله احترق ما ظل. نعم نحب نرجع قاعي وبيتي وملكي. پێم خۆشە بگەڕێمەوە سەر زەوی و ماڵ و حاڵی خۆم بەڵام هێشتا ڕێگەمان پێ نادرێت لێرە ژیانێکی خۆش بەسەر نابین. بەشێک لەو خێزانە ئاوارانەی سنووری قەرەتەپە لە ناو هەیکەلی خان و کێڵگەی پەلەوەر و دێهاتەکاندا ژیانێکی باش بەڕێ ناکەن. بە تایبەت بەشێک لەوان لە کۆمەکی ڕێکخراوەکان و وەزارەتی کۆچبەرانیش بێبەشن. سەرۆکی ئەنجومەنی ناحیەکەت دەڵێت گەڕانەوەی ئاوارەکان پەیوەستە بە باشکردنی ڕەوشی ئەمنی ناوچەکانیانەوە. دیارە ئاوارەکان ئەوانەی ماوەتەوە چەند دیاتێکەیە لە نەحیەی عەزێم و قەزای شارەبان و ناحیەی سەعدیە و دیاتەکانیان و جەلولا و دیاتەکانی نەگەڕێتەوە ئەو خەڵکانن کە لە قەرتەبەن ئیساتە لە 2014 تا ئیساتە لە قەرتەبمانێتەوە. ئەو ئاوارانەی کە لە ترسی هەڕەشەکانی داعش هەڵاتن و لە قەرەتەپە گیرچانەوە لە 4000 خێزان زیاتر بوون. بەشێکیان لەگەڵ ئاساییبوونەوەی ناوچەکانیان گەڕانەوە بەڵام ئەوانەی ماون هێشتا چاوەڕێی کردنەوەی گرەی بەختی گەڕانەوە بۆ سەر ماڵ و حاڵیان دەکەن. سامان کەریم، کورد سات نیوز، قەرەتەپە.